هەوڵی کۆماری ئیسلامی بۆ بەلاڕێزابردنی بیرروڕای گشتی لە کێشە ناوخۆیەکانەوە بەرەو ڕووداوە دەرەکیەکان. هەموو بەڵگەکان ئەوە دەردەخەن کە پلانی هێرشی لە ناکاوی بزوسنەوەی حەماس لە ڕۆژی 7 ئۆکتۆبر 15 ڕەزبار بۆ سەر ئیسرائیل بە هاوکاری هەمەلایەنە و کاریگەری کۆماری ئیسلامی و هەندێک وڵاتی دیکە ئەنجام دراوە. بێگومان سەرچاوە هێرشەکانی حەماس ئەو ستەمانەیە کە سیستم و دەوڵەتە سەرمایەداریەکان لەوانە ئیسرائیل، بریتانیا و ئامریکا بە درێژایی چەندین دەیە بەسەر خەڵکی فلستینیاندا سەپاندووە. فلستینیەکان دەیان ساڵە بەهۆی بەرژەوەندی ئەو دەوڵەتە ئەمپریالیستانە و سەرمایەداری یەهودیەکان و دەوڵەتە یەک لە دوای یەکەکانی ئیسرائیلەوە بە بێبەشبوون لە زەوی و مافی دموکراتیک و مافی کارکردن، هەبوونی ژیانێکی شایستە و تەنانەت مافی ژیان بەردەوام لە ژێر ستەمێکی بێ ئەوپەڕدا بوون. لە بەرامبەردا ئەو خەڵکە هەرگیز تەسلیمی ستەم و دەستدرێژی هیچ کام لەو لایەنانە بەتایبەت دەوڵەتی ڕەگەزپەرست و جنایەتکاری ئیسرائیل نەبوون. بەردەوام خۆڕاگریان کردووە و لەو پێناوەشدا تێچووی زۆریان داوە. بەڵام بەرهەمی خەبات و قوربانیدانی ئەو خەڵکە چووەتە گیرفانی چەند هێزێکی کۆنەپەرستی وەک حەماس و جیهادی ئیسلامیەوە. ئەوان شەڕێکیان دەست پێ کردووە کە لە کوردماوەدا بە قازانجی ڕژیمی ئیسلامی ئێران تەواو دەبێت. ئێستا کۆماری ئیسلامی جیا لەوەی کە لەم دۆخە بۆ زۆر مەبەستی جۆراوجۆر کەڵگوەردەگرێت باشتر لە ڕابردوو دەتوانێت سەرنجەکان بەرەو دەرەوەی سنوورەکان ڕابکێشێت. ئەم کارە بێهودەیە هاوشێوەی ئەوەیە کە لە کوردستانی عێراق دەستی پێکرد. بەرپرسانی کۆماری ئیسلامی بەهۆی ئابوووریەکی داڕماوی لە ڕادەبەدەر لە دەستانی مەشروعیەت کە لێن و ناکۆکیەکانی ناودەسەڵات بێپلانی و سەر لێ شێواوی زەخت و گوشاری زۆر قورسی ئەو جنایەتە ترسناکەی کە لە پتر لە 4 دەی ڕابردوودا لە دژی کرێکارانی ناڕازی، ئازادی خوازان و نێارەکانی ئەنجامی داوە، گوشاری لە ڕادەبەدەری خەبات و خۆڕاگریەکان و هەروەها مافخوازی و نافەرمانی جەماوەری و مەدەنی زۆر زیاتر لە ڕابردوو پێویستی بەوە هەیە کە بیرروڕای گشتی ژنان و پیاوانی شۆڕژگێر و جەماوەری ناڕازی و خوازگاری ڕووخانی ڕژیم بەرەو دەرەوەی سنوورەکان ڕابکێشێت. ئەم ڕژیمە هەڵدەدات خۆی وەک بەشداری سەرکەوتنی ئیسلامیەکانی فلستین و شکستی دیواری زانیاری و ئەمنیەتی ئیسرائیل نیشاندات بەبێ ئەوەی وەک هەمیشە هیچ بەرپرسیارەتیەک لەم بابەتەوە لە ئەستۆ بگرێت و لە هەمان کاتدا یاری بە بیرروڕای گشتی دەکات. بەم شێوەیە دەیان جنایەت و ستەمی دەوڵەتی ئیسرائیل و لایەنگرەکانی لە دژی خەڵکی ستەم لێکرا و خۆڕاگەری فلستین لەلایەن بەرپرسانی ڕژیمی ئیسلامیەوە وەک دەرفەت کەڵکی لێوەرگیراوە. بۆ پوشەڵکردنەوەی هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ سوودوەرگرتن لەو شەڕە پێویستە هەڵسوڕاوانی خەباتی کۆمەڵایەتی، ژنان و پیاوانی ئازادی خواز و کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەهێڵن پرسە گرنگەکانی ناوخۆ لەبیر بشنەوە. بارودۆخی خراپی ڕژیم لە هەموو بوارێکەوە گرانی، بێکاری، ڕاندخۆری، بەکارهێنانی ستەمی زیاتر لە دژی کۆژبەران و کرێکارانی ئەفغانستانی، قەیرانی ژینگەئی، نەبوونی ئاو بە تایبەتی خۆڕاگری قارەمانانەی دادخوازان، خەباتی کرێکاران لەوانە فەرهەنگیانی پلەنزم و کرێکارانی خانەنشینکراو، نافەرمانی بوێرانەی ژنان لە ناوەوە و دەرەوەی زیندانەکان و زۆر پرسیتر لە سایەی تەبلیغات و پڕۆپاگەندەی ڕژیمدا فەرامۆش بکرێن. ئەو جنایەتێکە مەئمورانی کۆنتڕۆڵی حەجاب ئەم گەشتە نوێیەی ئێرشاد لەم دوایانەدا بەرامبەر بە ئارمیتا گەراوەند ئەنجامیاندا نابێت لەبیر بکرێت. نابێت هەڵس و کەوتی دژە ئینسانی سەعاتیەکان بەرامبەر بە بنەماڵەکان فەرامۆش بکرێت. ڕۆژی چوارشەمە ئاژانسی هەواڵی دەوڵەتی بۆرنا ڕاگەیان کە بارودۆخی ئارمیتا خراپتر بووە. پێدەچێت ڕژیم بەتەما بێت کە لە گەرمەی ئەم پڕۆپاگەندە و تەبلیغاتە ئێستادا هەواڵێکی دڵتەزێنتر ڕابگەنێت.
کەڵگوەرگرتنی ڕەژیم لە شەڕی ئیسلامیەکان لە دژی ئیسرائیل کاتیە و مەم زوانە بە زیانی ڕەژیمی ئیسلامی دەشکێتەوە. بۆ نمونە دەوڵەتی ئەمپریالیستی رووسیا کە لە زەلکاوی شەڕی ئۆکراینیا داگیری خواردووە دەتوانێت بە شێوەیەکی درێژماوەتر سوود لە دەرەنجامی ئەو شەڕی ئێستای ڕۆژهەڵاتی نێوەڕاست وەربگرێت. بەڵام ئەمە بۆ ئەم ڕژیمە داماوە و سەپێنراوە بەسەر خەڵکی ئێراندا ئیمکانی نییە. بەڵام تا ئەو کاتەیە زیانەکانی هێرشی ئیسلامیەکان بۆ سەر ئیسرائیل بۆ ڕژیم دەردەکەون، پێویستە بە وشیاری و چاوکراوەیەکی زیاترەوە نەهێڵن کە خەبات و ناڕزایەتیەکانی ئێستای نایخۆی وڵات بکەونە پەراوێزەوە.